وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بێن. بەردەوامین لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە دادگاهە 25. ئەمڕۆ لە ڕوانگەی سیاسی و بە بەشداریە مامۆستا دکتۆر لوقمانە بەڵخەیی سعیەکەین کە ئەم دادگاه لە چوارچێوە و لە سوچێکی ترەوە ببینە ڕێوە و تیش بخینە سەر مەسائلێکی تر کە مستەتەرن و لە چاوە ئێمە دوور کەوتبنەوە ئێمە گەرەکمانە بیانوێنی. بەر لەوەی کە من دەست پێ بکەم بە بانگێشتکردنی دکتۆر لوقمانە بەڵخەیی، سەرەتایەک و پێشەکیەک و مقدمەیەک لەسەر بەحسێک کە ئەتوانێت لە چوارچێوەی ئەم دیبەیتانەی دادگاهە قیامەتیانە هەڵەبجە بگونجێ دەست پێ بکەم. ئێمە وتمان پێش لەوەی کە مێژوونووسانە دنیاوی غەرب بەکرێگیراوانە دەستگاهە کلیسا و کنیسە بۆ ئێمە مێژوو بنووسنەوە، کابرایەکی ئەمریکایی، فەڕەنسەوی، بلجیکی، هۆلەندی، بریتانیایی بێتە سەرزەمینی ئێمە و مێژووی ئێمە بنووسێتەوە تا بە ئیلتیجای خۆی و بە خواستەکانە خۆی و لە ڕاستای سیاسەتە دەوڵەتهایە کە هەنریا گەسە منتەقەیە ئێمە باسە ئێمە بکات، خۆمان ئەتوانین لە دڵە سەرزەمینە خۆمانە تەمەدونە عەزیمە کوردی دەربێرین، فەرهەنگە کورد دەربێرین، حتا لەو میراتەی کە دەستکاری کریاگە، حتا لەو میلاتەی کە ویستویەتی وەگەرەکی بووگە کە ئینسانە کوردی بەرەو ئیقفاڵ و بەرەو پەرتگا بووە. ئێمە لە بەڕەسیە ئەمە گەینە مەقتەعێک و بەحسمان کرد کە کەلەمات دەنگیان بەرزتر، مەفاهیم دەنگیان بەرزترە لە سەنەد و مەدرەک. حداقل لە دۆرانە مۆدێڕنا بێ ئەوەی کە تۆ سەنەد و مەدرەکێ ڕوو بکەی هەنێک مەفاهیمە تازە تێتە بەرەو: سۆسیالیزم، پرۆلەتێر، سەرمایەداری، کاپیتالیزم، کۆمونیزم، ساینتیست، دانشمەند، ڕۆژنامە، نیوسپێپەر و کەلەماتێکی عەدیدە وەکو ڕێگەی ئاسن و شەمە نەفەر و مۆتۆرە بۆخار و وەکو تەکنۆلۆژی وەکو سەنعەت و تەمامە ئەمانە خەریکن بە تۆ ئێژن تەحەوڵێک لە جێگەیەکی ئەم دنیا ڕووی داکە. کەڵبەتە من لە لەحازە سیاسی و تێمەسەری بۆ ئەوانەی کە گەرەکیانە وتگیانە کە سەرزەمینە ئێمە سەرزەمینێکی هەرکێ بووگە و هیچ نەزمێکی نەبووگە و هیچ تەمەدونێکی نەبووگە، مەفاهیم بە زوانە مردمانە سەرزەمینە ئێمە بۆ خۆیان ئەدوێن کە تۆ لەگەڵ کامە کۆمەڵگا لەگەڵ چه ساختارێکا ڕوبەڕوو بووگی وە چی وێران کریاگە، و دوای وێرانکاریە کە کریاگە ویستویانە چی دابنێن و گەرەکیانە بەرەو کوێ بیوەن. بۆ ئەمە من چەند خشتێک ئەخوێنمەوە کە ئەو مەفاهیمەی کە گەرەکمە لێی دەربێرم. کارم بە معناکەی نییە، کارم بە مەفاهیمێکە کە بەکارە برێت. دڵت تەدبیرێ، یەک شەو بەردم فکر زکر تەدبیرێ، یاد کردم منزڵ ڕاوی ئەزەل دوورێ، داونەدیم نەدوڕ دەریاوی پڕنوورێ، گەوهەرێ نەپۆست پەردەش ئەیەن بی، گاگاو پۆشیدە گاگاو بەیان بی، قەڵاوچەی قاوڵب قورسە دەربەستە، مەکاونە مەشعەل مەئواوی چاور جەستە، لانەی جاودان گەراوی ئەرخون بی، تاریخ 100,000 ساڵش نەسن بی، ئەوسا بیاش بەس ئیقرارش کردن، سەروە پیرە شەرت باوقی سپردن، بەراماو نەدوڕ قوتی عەتاران، چەنی چوار مەلەک چاوک سەواران،
ئەختەر کاڵاباو کارخانەی گەوهەر ئوستاد زاخاو تێغە دین جەوهەر. ئێوە لەگرا لەگەڵ کارخانە ڕوبەڕوو بوون، ئێوە لەگرا لەگەڵ کاڵاباف ڕوبەڕوو بوون. کاڵا یعنی پارچە، بیستتان ێژێ و کاڵا لایق ئەو باڵە. لەگەڵ کارخانەوە کارخانەی گەوهەر ڕوبەڕوو بوون، لەگەڵ بیاو بەس ڕوبەڕوو بوون، لەگەڵ ئیقرار ڕوبەڕوو بوون، لەگەڵ قوتی ئەتاران ڕوبەڕوو بوون. ئەمانە کە بەحسکردیان مەفاهیمێکن نیشان لە پیچیدگی جامعەیەک کە بە پێچەوانەی ئەوەی کە قەرارە لە ئێمە جامعەیەکی خەسیاگی بێبنەمای نابودی کاول، ئەو جۆرەی کە یەهودیەت تاریخ بۆ ئێمە ئەنووسێتەوە لە ژێرە فەرمانە یەک مۆشت پادشاهانە گەردەنکەشە یەهودی ڕقم بخوات، بەرعەکسی ئەم داستانەسە و حەقیقەت و میراسە تاریخی ئێمە کوژریاگە، دزریاگە و بریاگە. هەروە کە وتمان مەفاهیم بۆ خۆیان زیاتر لە دەکۆمنت، زیاتر لە سەنەد ئەدوێن. ئەو مەفاهیمەی کە لە زوانە ئێمە تاڵان کریاگە، بریاگە و زوان سەقەت کریاگە، ئەقڵە ئینسانەکان ئەلکەن کریاگە. بۆ خاترێوەی ئێمە لە دادگاه قیامەتیان هەڵەبجە بزانین بۆ فەرازە هەڵەبجە دروست ئەوێت، ئێشێ بزانین چه اتفاقی لە سەرزەمینە ئێمە ئەکەوێت. نوعیەتە ئەمانەی کە پێیان ئێژن دەوڵەت و ئێمە لە چوارچێوەی چوار دەوڵەتە ئێران، تورکیە، عێراق و سووریە سازمەندەهی ئەکرین، ئامادە و تەیار ئەکرین. چه فەرقێکیان هەست؟ ئەمانە چۆن دەوڵەتێکن و ئێمە چه تەعبیرێکمان لە دەوڵەت هەست؟ بزانن بۆ خاتری ئەوەی کە من ئەمە مشەخص بکەمەوە مەجبورم نەغبێ بم بە تاریخ. دوای ئەوەی کە بریتانیا، من تەکید دەکەمەوە لەسەر ئەمە، دوای ئەوەی کە بریتانیا و جەهانە غەرب و ئیمپراتوریەتە عەزیمە جەهانە غەرب گەرەکی بوو شێوەی جەدیدە حکوومەتداری پاش گۆڕینە سەبکە دنیای قەدیمیان و داستانێک اتفاق کەوت تحت ناو مۆدێرنیتەوە ئینقلابە سەنعەتی، ئەوەڵین ئینقلابە خۆی لە چوارچێوەی دەوڵەتە بردە یاڵتە متحدەی ئەمریکا. لە ژێرە ناو ئیستقلالە ئەمریکا بەحسی کرد، ئەمما ئەوەی کە ناوی ئیستقلالە ئەمریکای گرت نەزەریەیە ئادەم سمیت کە کانە لیبرالیزمە ئینگلیسی و تئۆریزەکردنە ئازادی و مەفهومە ئازادیە ئەنگلە ساکسۆنی و ئینگلیسی بوو. ئەوەی کە منجەر بوو بە ئیستقلال ئەمریکا مبارزاتە بە تەنهایی میلیشیاکان و بەردەدارەکان ئەمریکایی نەبوو، بەڵکە قەرارێک بوو کە مەجلسە عەوامە بریتانیا دای و مەجلسە عەوامە بریتانیا بە کۆی دەنگ کە سەرەوەی 200 بوو، بە کۆی دەنگ بەرەنگاریکردن لە ئیستقلالە یاڵتە متحدەیە ئەمریکای وێساند و دەستی نەبرد لە کاتێکا هەم هێزی بوو، هەم قودرەتی بوو، هەم نیروی بوو و نەچووە بەرەوە. اتفاقی کە کەوت ئەلەکسی توێڵ بۆ ئەوەڵین بار لە تاریخە ئەمانە حرەکەتێکی کرد، وتی ئەم دەوڵەتەی کە لە ئەمریکادا نریاگە دەرئەنجامە ئەم حرەکەتەی کە پێی ئێژن ئینقلابە ئەمریکا فەرقەکاتە کە تەمامە دەوڵەتەکانە دنیا تا ئەو سەردەمە. بۆیە ئەمە نیازمەندە ئەوەسە پێویست ئەکا کە ناوێکی تری لەسەر بنرێت. بۆیە ئەلەکسی توێڵ کتێوێکی دەربارەیە دموکراسیە کلاسیک و نەوع حکوومەتە یاڵتە متحدەیە ئەمریکا نووسی. هاوکاتە لەگەڵ ئەوە ئەکسەریەتە مەفاهیمێک کە ورودی کرد بە دنیای مۆدێرن دوای ئینقلابە فەڕەنسە بوو و ئەوەی کە ئینقلابە فەڕەنسە دروستی کرد و خوڵقاندی و فڕێدا ناوە دەمە مردم و گەڕیا بە ناوە مردمەکانە جەهانە لە مەفاهیمێ وەکو دەوڵەت ملەت، لە مەفاهیمێ وەکو گرێبەست و قەراردادە ئیجتیماعی، لە مەفاهیمێک وەکو تەمامە ئەوانەی کە ئەمڕۆ بووبن و داردەسە کەسانێک کە تەحتە ناوە ئەوانە دەوڵەت ملەت دروست ئەکەن. ئەمە اتفاقێکی ترکەفت. دوای جەنگە جەهانیە دووەم
کەسێک بەناوە هەنا ئارێنت هاتووتی بە فەلسفەی سیاسی قدیم تعريف دو دولة اتحاد جماهير شوروية سوسياليستية ستاليني ونظام ألمان هتلرية جير سلطة ناسيونال سوسياليست نازي وحكومة فاشيست إيطاليایی ناکرێتەوە. تۆ بە هیچ کام لەمانە پێناسەی ئەم ڕژیمانە ناتوانی بکەین. بۆیە هانا ئارێنت لە تەلاشێکا کە کردی مەفهومێکی دروست کرد بەناوە تۆتالیتاریزم و چۆنیەتیە داڕشتنە ئەم جامعە، چۆنیەتیە حاکمبوونە بەسەرە مەردەمەکانیە و چۆنیەتیە گوزارێک کە ئیکا و حرەکەتێک کە ئیکا. ئەو لە بەشە تۆتالیتاریزمە مەفهومێکی جەدیدی دروست کرد. ئەم گوزارە کە هاتە بەرەو ناگەهان ئەنچێ کە پێی ئێژن فەلسفەی سیاسی خواردیە دەورانە 1991. 1991 فروپاشی اتحاد جماهیر شوروی یک اتفاق کەفت. نظام توتالیتر اتحاد جماهیر سوسیالیستی شوروی توسط گورباچوف ختمیتی پێدریا و آقای بوریس یلسین رئیس یا کۆمیساریای روسیە کە حاکم روسیە بوو. لەبیرتان نەچێت ئاغای گۆرباچۆف ڕەهبەر اتحاد جماهیر سوسیالیستی شوروی بوو، بەڵام جمهوریهای خودمختار کە لە ژێرە نەزەرە ڕۆفەقای حیزبیەوە ئیدارە ئەکریان، یەکێک لە گەورەترین و قودرەتمەندترینیان جمهوری روسیە بوو کە لە ناو اتحاد جماهیر سوسیالیستیە بوو. بۆریس یلسین کۆمیسێرە روسیە بوو. بەم دەسۆ بچۆ بێرە ئازەربایجان کە بۆ ئێوە ئەکسەران شناسیاگە. خاندانە عەلیۆف حاکمان ئازەربایجان بوو لە دەوران اتحاد جماهیر سوسیالیستیە. بلۆک شەرق تەوەسۆتە گۆرباچۆف پایانی پێدریا، ختمیەتی پێدریاوە تەواو بوو. متفکرین حوزەی سیاسی غەرب پێیان وابوو کە لیبرالیزم حاکم ئەوێت و ئەنچێ کە تێتە وجودۆ ئەو پەیکەرێسە کە ئەمان پێی ئێژن دموکراسی. ڕاستە لە کشوەرانە ئەوروپای شەرقی ساختارە تەکحیزبی نەما، تۆتالیتاریزم بە معنای واقعی نەما، ئەمما طبقەی حاکم و طبقەی ئلیت لە ڕۆمانی و گرتەگە تا خود روسیە، ئەوانەی کە لە زەمان اتحاد جماهیر شورویە ڕەفیق حزبی و قودرەتمەند بوون، توانیان بە مانۆڤرێک شکڵ دەوڵەت بگۆڕن و لەسەر ئەساسە حکوومەت بمێنێنەوە. لەگرا ساختارە تەکحیزبی لە بەینچ و چەندین حیزب دروست کردیا. لە کەنارە ئەوە تەمامە کانگاکان و سەرچاوەکان و بنەماکانە ئابووری لە ژێرە ناوە کەرتە تایبەتە چووە ژێرە دەسە ئەمان و فرۆشیە بە خۆیان و کەوتە ئەختیاریان. پاش ماوەیەک اتفاقێک کەوت. ساختارە تۆتالیتەرە اتحاد جماهیر شوروی لە بین چووگە، بەڵام ئەمەیشی کە دروست بووگە دموکراسی نییە، وەلێ تۆتالیش نییە و تۆتالیتەریش نییە. نە تۆتالیتەرە نەم دموکراسیە. بە شێوەی کامە دموکراسی؟ بە شێوەی دموکراسیهای غەربی، یاڵەت متحدەی ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا نییە. دەزا گیریان کرد بۆ دروستکردنە مەفهومە جەدید. جالبە کە ئالەگرا بۆ ئەوەڵین بار مەفهومێک دروستەکەن بەناوە نظامەکانە هیبریدی، یعنی نە ئەمن و نە ئەون. و ئوسوولەن جامعەیان گرکەسە ناوە دەست کۆنتڕۆڵیان هەست بەسەرە جامعە، ئەمە هەوساریشیان شل کردەگە. اتفاقی کە ئەکەفێ ئەمەسە هیچ کەسێ ناتوانێ بڕواتە ناو ساختارە قودرەت لە دەسە ئەمانە دەربێرێت و بتوانێت جێبەجێ بکە. بۆ ئێوە جالبە کە بزانن هەر ئەم ئاغایانە غەربیە
ئێژن ئەمەمانە دوای اتحادە جەماهیرە شەوروی کەشف کرد، بەڵام دەوڵەتە تورکیە، دەوڵەتە ئێران، سووریە و عێراق ئەخەنە ناوە ئەم چوارچێوەیە نظامە هیبریدیە. من بۆ ئەم مقدمە هاتم گەرەک بەبێ بەسەر سەرزەمینە کوردەوار. بزانە تۆ یە تورکیەیەکت هەست، ئەم تورکیە زاهرەن سەکولارە، لە ژێرە ناسیۆنالیزمە یەهود ساختەیە تورکە خەزەریە خەریکە کارەکە، ناگەهان کەشوەرێکی فەقرزەدە کە بە جینۆسایدێکی مطلقی ئومەتە کوردی و فۆبیا و دژمنە کوردی خەریکە بە حیاتە خۆی ئیدامە ئەدا لە بڕهەیەکە لە دوای جەنگە جەهانی دووەم لە بەستەکانی مارشال ئستفادەکە و هاوکاتە لەگەڵ ئەوە دوای جریانە اتحادە جەماهیرە شەوروی و لە بینچوونە بلوکە شەرق یاڵەتە متحدەی ئەمریکا تەسمیم وەگرێ کە تورکیە هەڵکێشێتە سەرەوە. یعنی چه اتفاقی بکەوێ ئاغایان لە سەتح عمومی و ئێژن کە دەوڵەتە تورکیە ئێشێکارێک بکەن کە طبقەی فەقیرە تورکیە تبدیل بە طبقەی متوسط یا میدل کلاس بێت و میدل کلاس ئەتوانێت لەم دیکتاتۆریەتە بە ئیسڵاح تورکیە گوزار کا بەرەو دۆمۆکراسی. اتفاقێک کە ئەکەفێ ئەمەسە لە قاوە تورکیە بەرەدرێ، تورکیە پوڵدارەوێ، ئاغای ڕەجەب تەیب ئۆردۆغان تحتە ناوە بازرگان و خاسکردنە وەزعیەتە بازرگانیە تورکیە بە کۆمەکە وڵاتانە غەربی ئوروپا و ئەمریکا ئەتوانێت ئەم هەدەفە جێبەجێکە. بەڵامیستە یاڵەتە متحدەی ئەمریکا ئێژێ بە دەستە دیکتاتۆریەتە ئاغایە ئۆردۆغان و گیرمان کرد ئەمە دیکتاتۆریەت نییە، ئەمە دۆمۆکراسی نییە و ئەمە یەک نظامە هیبریدیە. هاوکاتە لەگەڵ ئەمە جمهوریە ئیسلامی ئێران 1979 بە قودرەتەکە جمهوریە ئیسلامی ئێران لە سەتح مەفهومە خۆی و دارای تەناقوزە. ئەمە یا جمهوریەتە یا ئیسلامیەکانیانە، ولايەتە فەقیه یا مەشروعیەتە لەخوا ئەگرێ و نوێنەرە ئیمام زەمانە یا ئەشێ مەشروعیەت لە دەنگە مەردم بگرێ، کامیان شەرعیەت لە کامیان ئەگرێ. دەوڵەتە ئێرانی هەردکیانی هەست، هەردکیان لەگرا نەهادێکی ئینتسابی هەست کە لە ڕێگەی ئینتسابە مەجلسە خۆبرەگانێک کە بە دەنگە مەردم تێتە سەرە کار و ئشێدا بنرێت. لە کنارە ئەمە ڕەهبەری ئەتوانێ مەجلسە خۆبرەگان عەزل کات، مەجلسە خۆبرەگان ئەتوانێت ڕەهبەری عەزل کات، ئەمما ڕەهبەریەت مەقامە وڵایەتە مطلقەیە فەقیهە، مەقامە وڵایەتە مطلقەیە فەقیه جێگەی ئیمامە زەمانە و خۆبرەگان ناتوانێت وەلیە فەقیه عەزل کات. لە کنارە ئەمە لە دەوڵەتە ئێرانی هەردوو ساڵ جارێک، هەر چەندینمان جارێک دەوڵەتە ئێرانی بەسیجێکی عمومیەکە لە هەڵبژاردن و خەڵکی ئەکێشێنتە پای هەڵبژاردن لە شۆراکان گرتگە تا مەجلس تا انتخابات ڕیاسەت جمهوری. دێ ئەمانە خۆ پێشتر لە دروستبوونە بلووکە شەرق هاتنە منسەی زوهورۆ چۆنە ئیستە ئەمانە ئەم ساختارانە خەیلێ بەرتر لە اتحادە جەماهیرە شەوروی ئەم شەکڵین. چۆن ئەمانە ئەم شەکڵین؟ تۆ بە نوکتەیەکی مهم پێی ئەوەی نکتەی مهم ئەمەسە لە سەرزەمین ئێمە اتفاقێک بکەفێ نظامە سوڵتەیە جەهانی کە تێتە ناو سەرزەمینە ئێمە ئێشە عنسورێک بە ناوە عنسورە کوردیەت کە دارای تەمەدونە و ئەم تەمەدونە مشکل سازە بۆ بەشە سوڵتەیە ئەوان لە ئایندا پاکی کاتۆ نابودی کاوە لە بینی بووە. داستانە کورد ئەمەسە کە سەرزەمینە کوردەوار ئەووەڵن لە دڵە خاوەرمیانە قەراری گرتگە، سەرزەمینە مەوعودە ئەدیانە ئیبراهیمی بە تایبەتی یەهودە و لە کنارە ئەمە وا لە چوارڕاها ئەفریقا، سێڕای ئەفریقا، ئاسیا و ئوروپا و دارای تەمەدونێکی عەزیمی تاریخیە. ئەمانە سوورپێسەکانە ئەمریکانین، هەندیە سوورەکانە ئەمریکانین کە بەڕاحەتی بتوانن پاکیان کردنەوە لە بینیان بوون و هیچ ئاسەوارێکیان لێ نەمێنێتەوە. ئەوەی کە قەوام بەمانە ئەدات هەبوونە قەوامە اجتماعی، هەبوونە ساختارێکی بتە و مشارەکەتێکی عەزیمە لەم سەرزەمینە کە لە ژێرە ئیدارەیە ئەم سەرزەمینە مەوجود بووکە.
خب ئەمانە وەڵین کارێکە ئەیکەن ئەمەسە شیرازەی ئەم سەرزەمینەیەشی لەیەک بەپاشێنن ورود ئەکەن ئەم سەرزەمینە بە داڕشتنە و جەعلە دوو ئیمپراتوری ئیمپراتوریە عوسمانی و ئیمپراتوریە قاجاریە. ئیمپراتوریە عوسمانی هیچ تاریخێکی نییە، هیچ ئەسنادێکی مەکتوبی نییە، هیچ خەبەرێک لە خەراج گوزاری و سەنەدە ماڵیاتی مەوجود نییە، هیچ ئامارێک لە ئەرتەشە پڕتومتراقی مەوجود نییە، هیچ ئامارێک لە جبەخانە و ئەسلحەخانەیە ئیمپراتوریەتە عوسمانی مەوجود نییە تا ئەوائل قەرنە هەژدە. ئەوائل قەرنە هەژدە داستانێکە کە لە سەرزەمینە ئێوە ناگەهان ئەدیانە مختلف سەردەرتێرن، ئەویش لە شێوەیە تەکایای مختلفە. تەکێ ئەوەڵ بزانن 1806 تا 1820 شخصێ بە ناوی مۆلانا خالدە نەقشبەندی کۆچ ئەکا ئەڕواتە هندوستان بە بەهانەیە ئاشنابوون لە داستانێکی عەجیب و غەریبە لەگەڵە سلسلە تەریقەت نەقشبەندیە کە تا ئەم دەقیقە دوای 1200 ساڵ لە تاریخی ئیسلام کە ئێشەی سەرزەمینە ئێمە و مردمە ئێمە مسلمان بوو بێت، مردمە ئێمە ئاگادار نییە لە شاه نەقشبەند و ئەم ئاغا ئەچێت شعبەیە نەقشبەندیە بێرێت و بە هاوردنی کاغەزێک و مهرۆمۆرێک مەئموریەت پێیا ئەکا کە شعباتە نەقشبەندیە لە سەرزەمینە ئێمە دەست پێ بکات و ئیشان 400 شاگرد و خەلیفە دروست ئەکا و ئەتوانێت کە باڵە نەقشبەندیە بە سەرزەمینە ئێمە ئابڵاو بکاتەوە. نکتەی دووەم شخصێ بە ناوی ئاسەی براکە. ئاسەی براکە سەی حەیدەرە حەیدەری ئیعلامە خاوەندکاری ئەکات لە 1840 یا 1828 ئەگەر ئەشتباه نەکەم وا لە هەرەو حدودە لە 1820 تا 1830 زهورە ئاسەی براکە. ئاسەی براکە ئیعلامەکە کە زاتە خاوەنکارە و زهوری کردگە. گۆبینۆ لە هاتنەکەیە چاویەکەوێ بەم ئاغا. گۆبینۆ سلسلە دروستکەرە ئیدەهای نژادی، ئاریابازی، تاریخبازی و تاریخسازیەکە کە لێو دوا نمودەکەی لە موسیلینی و لە هیتلێرا ئەوینرێت کە بعدەن کۆچە درێ بە سەرزەمینە ئێمە تحت ناوە ئاریا و ئاریابازی و تاریخە ئاریایی و ئەقوامە ئاریایی و خوایە ئاریایی و نەورۆزە ئاریایی و ئالم تڕەهاتێک ئاغای گۆبینۆ ئیدەکەی ئەدات و ئاغای گۆبینۆ دروستیەکە. هاوکاتە لەگەڵ ئەمە شخصێک لە ناوە شارە شیرازە بە ناو عەلی محەممەد باب لە پەیڕەوانە شەیخە ئەحسایی ئیعلامەکە کە بابە و زهوری کردگە 1840 ئیمامە زەمانە و بعد ئەوڵ دەحفە بابە ئیمامە زەمانە و لێودا خودە ئیمامە زەمانە. خب ناگەهان تەکایای جۆرا و جۆر سەرزەمینە ئێمە ئەتەنێتەوە. سۆهرەوەردیە، نەقشبەندیە، قادریە، عودویە کە هەمان پەیڕەوانە شێخ عودەیە ئامریە ئمڕۆ پێیان ئێژن یزیدی کە هەمان لەسەر هەمان تاریخەچێ. سەرزەمینە ئێمە لەگرا ئەم ئەتفاقی بۆ کەفێ هاوکاتەتەکە ئەمە شروع ئەکەن بە دروستکردنە پێکەی تەجەموع تا بتوانن هەروەکو ئەوەی کە ئەمریکایان وا پێکرد و گرتیان و توانیان شارسازی تیا بکەن سەرزەمینە ئێمەشا شروع بکەن بە شارسازی تا بتوانن ئەوەی کە ئێمە قەدیم پێمانەوت شار پێگە و حەوزەی تەمەدونی و حکوومەتی بوو بە وەختی تۆ ئەتوێت شار زور ئەوەی کە نالی لە شعرەکە لە باود و خوشمرور داواکە کە بگەڕێ بە هەموو شارە زورە شارە زور و شارە کوردی ئەو مەفاهیمەی کە ئێمە بەحسیەکەین مەفاهیمێکن تەکە شاری ئمڕۆژە کاملەن متەفاوتە هەروواکە ئێمە شارۆمەندمان نییە لە سەرزەمینە خۆمانە و ئێمە یارمان هەست لە سەرزەمینە خۆمانە تابەر لەوەی ئەمانە بێن. قەدەمە دووەم تۆ ئیستا خەریکی جەمعیەتە ئەم سەرزەمینە بە کالای متەنەوع لە ژێرە شیوخ متەنەوعە ئەگریت و سازماندەهیانەکەی شێوەکە چۆنە شێوەکە تەکیە سازیە تەکایە دروست ئەکرێت. بابزانن ارتباطاتە نێوانە تەکایە قادریە نەقشبەندیە سۆهرەوەردیە حەیدەریە عودویە یەکێکان
یعنی ئەم خاندانە شیوخەتێک یەکتریە ئەرتباتیان هەست ژن و جونخوازیشیان هەست بڕۆن تحقیقکەن ئەوێنن بووکەکانیان ژنەکانیان زاواکانیان بەهائین بابین ئەحلە حەقن وە گشتیشیان یەکێکن بابزان ئەدەبیاتە حسین بازی و شیعەبازی لەناوە تەمامە ئەم تەریقاتەنە موجودە ئەگەر سونیش بن و ئەما تێنە سەر مەسئلەیە تەمەرکوز جەمعیەت تا حکوومەت مەعنا پێیا بکات شروع ئەکەن بە دروستکردنە پێگەهایەک بەناو شار کتابێک موجودە بەناو نەقشەی جوغرافیای شارهای ئیران دەرزەمانە قاجاریە ئەرتەشە رووسیە تەزاری کێشاگیسی هەر کە بڕوا تەماشای بکە ئەوجا ئەفەهمێ شارە کرماشانکەی دروست کردیاگە پێگەی جەمعیەتیەکەی چۆنە و ئەکسەریەتە ئەمانەی کە پێژن شار هەر لە ئەسفەهان و گرتگە تا شیراز تا مەشهد تا تاران تا کرماشان تا سنە تا هەڵەبجە و تا سلێمانی بنیانگوزارانە ئەمانە یا دەولەی دەستکردن یا پاشای دەستکردن ئەمانە تێن شار دروستەکەن پێگەی تەجەمعی دروستەکەن چەند بینا دروستەکەن بازاڕی تیا دروستەکەن سەرمایە بۆ تێرن مەکانی تیا دروستەکەن و بەرەبەرە خەڵکی بۆ ڕائەکێشن تا لە دەوریا جەمبوێ ئەوە ئیمپراتوریەتێکی 700 ساڵە بە ناوی ئیمپراتوریەت عوسمانی مەعنا پێیاکە حکوومەتێکی 2500 ساڵە بە دارولخەلافەیە تەهران بە ناوی حکوومەتی قاجاریە مەعنا پێیاکە خب لەگرا یەک اتفاقەکە فێ ئەم اتفاق ئەمەسە بە ئینقلابە سەنعەتی هاتنە فەناوەری وإمكانات الجديد ئەمانە بیر ئەکەنەوە لە داڕشتنە سیستەمێکی تر و سیستەمی مۆدەرنتر و ئەویش هاوردنە شکل و قوارەی دەوڵەتە مۆدەرنە لە ژێرە ناوە نەحنەهای ناسیۆنالیستی یا نیشن ئستەیت بۆ ئەوانەی کە شارەزایان لەم تاریخە ئێشێ بوێت ئێشێ بزانن مەفهومە نیشن ئستەیت کە لە لایەنە فەڕەنسەویەکانەوە ئێشێ دروست بکرێت هیچ کات لە هیچ بورهەیەکی تاریخە هیچ کشوەرێکی ئوروپایی هیچ وەخت نیشن ئستەیت نەوگە يعني كي يعني بريطانيا يعني كي يعني فرنسا يعني إسبانيا يعني هولند يعني برتغال يعني إيطاليا يعني بلجيك نبوغن نا ألمانيش يك تحف نبوغن يك لحظة نبوغن أمانا إمبراطورية استعماري بوغن استعماري لآخری شۆرە جەنگە جیهانی دووەم کە شێوەکە گۆڕیا پارادەیم شیفتەکە کریا نەزمێکی جەدیدتریان دانیا و شێوەی ئێستەعمارە کۆن کۆچی کرد و ئەمان مەجبور بوون دەست بکێشن و تەحتەناوە ئستقلال و مبارزاتە ضد ئەستەعماری نیشن ئستەیت های تازە وەکو قارچێک سەر دەربێرێت کە لە ئەسڵا بۆ مابەقەی دنیا دروستیان کردگە ئەوجار تۆ شاهدی کەمانە تەحادیە ئوروپا دروستەکەن و هیچ وەختەمانە دەوڵەت ملت نەبووگەن ئەمە تێنە سەرزەمینە ئێمە لە سەرزەمینە ئێمە ناگەهان ئیدەیەک تێنن بە ناوی ناسیۆنالیزم بچن ناسیۆنالیزمە ئێرانی یەهودی نووساگێسی ناسیۆنالیزم تورک یەهودی نووساگێسی ئەوانەی کە بێژن تورک ناگەهان یەکسری مردم زهور ئەکا تحتە ناوە دەوڵەت ملت لە تورکیە تحتە ناوە تورکیە تحتە ناوە داستانە تورکە جوانەکان و دروستکردنە جمهوریەتە تورکیە لە مەمالەکە مەحروسەیە قاجاریەی تازە پێگەیەک کە عمرێکی تولانی لێ نەچووگە 60 ساڵە ئەم قاجاریانە دانیاگە ناگەهان لە ژێرە ناوە ئینقلابە مەشروتیەت ورود ئەکەن بە دەورانێک بە ناوە دەورانە پەهلەوی و ناگەهان ناوە ئەم سەرزەمینە ئەوێتۆ ئێران مەفهومێکی ئابستراکت مەفهومێکی ئینتزاعیە کە هیچ بەشێک لە کۆمەلگا و ئەم سەرزەمینە ناگرێتەوە ئەمە لەگرا یەک ئەتفاقەکە فێت لەگرا یەک ئەتفاقەکە فێ ئەویش ئەمەسە تەمامە ئەم مەردەمە کوردیە و ئەم ئومەتە کوردیە کە ئەکەوێتە بەر ئەم هجوومە و ئەم هجوومە سیستەماتیکە 300 ساڵە لە دەورانە ئەخیرە 100 ساڵەوە ئەکەوێتە بەر شەپۆلێکی تازەتر ئەم مەردەمە فڕە ئەدرێت و کۆچ ئەدرێتە ناو ئەم شارانە ئیستە بە زۆر جێگایان پێچۆڵەکەن تحتە ناوە سڵاحاتە ئەرزی تحتە ناوە تەختە قاپ و تحتە ناوە دروستکردنە مەجمع شەهرێک تحتە ناوە کۆچاندن مبارزات لەولاوە مبارزاتە چەپ و کۆمونیزم بە عنوانە قیامە بەر عەلەیهە ساختارە سنەتی لە ژێر و خەڵیکە لەسەرەوە بە دەوڵەت سازی خەریکە
چی ئەکا کۆچە مەردم ئەدەن بۆ کوێ بۆ ئەم شارانە مەردم تێتە ناوە مەحدودەیەک بە ناو شار وەلێ هیچ تەسەورێکی لە شار نییە هیچ پەیوەندێکی کۆمەڵایەتی نامێنێ سەریان ئەکوتن وە لە فەرهەنگ و کولتورە خۆیان دووریان ئەخەنەوە ئەیان خەنە ناوە ئاموزش و پەروەرشە جەدید بە کولی تەغییریانەدەن یە اتفاقێکە کەفێ ئەوەی کە لەم سەرزەمینە اتفاقە کەفێ نەک وەکو ئیاڵەت متحدەیە ئەمریکا کە مشتێ بەردەدار تحتە ناوە مەردمە ئەمریکا ئیدعا بکەن کە ئێمە لە پشتە قیامێکا والئینقلابێکا هاتکین لە پشتە نووسینە إعلامية استقلال أمريكا وقانون أساسي يكسري أنستيتو من دروس كرجا كبوغا سو دولت وكو داد وستري وكو مجلس السنة وكو بارلمان وكو بانك وكو تمام أماني كدروس كرياغا إمي مردم أمريكا دروس ما كرجا لقرا أويك هز تحميل كريبا مسر زمينة وبأم مردم وأم مردم هيج كارن يعني رضاخانة إيشي بيت زير ساخت بيري مدرسة بسازي دانشگاه دروس كات دادگستری دابنێت قوانینە مەدەنی بڕوات لە بلژیک و لە فەڕەنسا بێرێتی هەگرا دایبنێت تەبقە هەمان قانونێکە مانێژن لە مەشروتیت گرتیانە ئەم دەسە دقیقەن لە تورکیە شەروازە لەگرا تو ئەسڵەن شتێکت بەناوە بابزانن مۆدلەکان لە هەر بەشێک و فەرقەکە چون خەریکن تاقیەکەنەوە هەمووی کۆلەکشنەکەیان بوێت ئەمما ئەساس ئەسڵی دەوڵەتی یەهودە ئانوسی ئێرانیە ولا كنارة أوا دولة خزرية تركيا يهودية خزرية تركيا بابزانن أمدو دولة حيث وقتك يكتريا شرناكن بابزانن أمدو دولة لنيواني يكتريا فيزيانية لزمان الرزاخانو ولزمان أتاتوركو حيث وقت لقل يكتريا درجير نبوغن حيث وقت أمدو دولتك يكتريا درناكفن دولة تركيا بسيار احترام قائلة بدولة إيران دولة إيران بسيار احترام قائلة بدولة تركيا بقول لم تاريخ الجعدة شاه إسماعيل الصفوي ديوان الشعر التركي هاس سلطان سليم عثماني ديوان الشعر الفارسي هاس توجه كان تابزانج اتفاق لم سرزمينة كوتقة أمريكا تحت ناو نمايش مشروعية انتخاباتي دايانين والدوغان سوزيك لقدا دايانين أما داستانه وبيرهنانه وي أوي كتو إيراني تو عراقي لسر زمين إيما كبش أكلت اتفاق أول أما سمى مفهوم كرد أكوجن قوميات دروس أكن وتحتنا أو ناسيوناليزمي كي ناسيوناليزم تركي كي ناسيوناليزم عربي ناسيوناليزم عربي بشدة شكست أخوات لدو هيكلا برجست أبيتو جمال عبد الناصر كالدواي شرطك إسرائيل شكست أخوة واتحاد فيما بينه سوريا مصر وعراق لبينتشيت عراق كهر متزلزلة ناقهن هيكل كتري ناسيوناليزم عرب تيرن بابزان تمام أم دول خاور ميانا failed ستيتن لبربابونيان وتابع أمروكي شان هز چه دولة مصر چه دولة الجزائر چه دولة أردن چه دولة سوريا چه دولة عراق أما أنا failed ستيتن وحيد وقت آرامش ينتيانية آخرين بازمان دو هيكل ناسيوناليزم عرب شخصية كبناو صدام حسين غرب صدام حسين تيريت تا صدام حسين بتواني فزاي بوكو بكاتو بتواني دولتي بناو دولة عراق دربيري بزرب الدسي وبزرب قلدورية كصدام حسين هسي شاني وشلكن بحاوكاري أحزاب كردية دسكرد دس بي أكن بقورين خوي مردم كوچاندن وحاوكات هلقي ساندن الشر لنيوان إيران وإيراق أما چيا أما قرار دولة إيران سقام بياكا دولة إيراق سقام بياكا معنى بياكن توجه كان شر شرك كخلقك كوچدا شرك كخلقك لبشت الناسيوناليزم عربي والناسيوناليزم إيراني يكتري كوكاتو يكي برتبل قادس يلي إداد يكي لجير الشعار سفوية وأحياء إيرانيزم دواي حكومته هخامنشيان وساسانيان لبشت شمشيركي إسماعيل السفوي و ادعاء حاطن حكومة الشيعة أكاد شيعي إيراني لسر رواية ناسيوناليزم إيراني لسر دو كولكي دينياري وشهرياري دينياري كان تشيعه
تەشەیوع یەهود ساختە، دەوڵەتی یەهود ساختە، لەگرایشی شەڕێکی ساختە بکرێ کە دوو ناسیۆنالیزم لە یەک ئەدەن تا ئەرقە ناسیۆنالیستی دروست بوێ، تا مردمە ئێران لە ژێرە پەرچەمە ئێران بکوژرێن و قەبارەی دەوڵەتە ئێران دەربێت، تا دەوڵەتە عێراق لە ژێرە پەرچەمە عێراقا بکوژرێن و قەبارە دەربێ. هاوکات لە دەروونە ئەمانە جێبەجێیی سوورەتەگرێ. دەوڵەتی جمهوریە ئیسلامی ئێران تحت ناوە گرتنە دەست و دەوڵەتی ئینقلابی تحت ناوە گرتنە دەسە قودرەت و ئیقتدار شروعەکە بە پاکسازی و کوتانە هەرچی سەرە. هاوکات لەو منتەقە کە پێی ئێژن منتەقەی ئتنیکی قەومی، حیزب دموکرات و کۆمەڵە هدایەت ئەکرێن بۆ نابودی ژیانە لادێ و سەبکە ژیانە کۆچەریە مردمە کورد. بە تەورە مطلق موافقەون لەم کارە، بۆیە ئەمانە دوای ئەوەی کە کاریان تەواو ئەوێ کێشنە دواوە مەحیزبانە. هاوکات لەگەڵ ئەوە پارتی یەکێتی حەسک وەما بەقیە ئەحزاب حزب شووعی تەکە دەوڵەتە عێراقیە هاوکارن لە چۆکدادانە بە ئەم بەشەی تریۆمەتە کوردی لە گۆڕین خویان، کۆچەندنیان و هاوێشتنە ناوە ئوردوگاکانیان تا معنایە شارۆمەندی عێراق پەیدا بکەن، هۆویە بگرن، شناسنامە بگرن، قابلە کۆنتڕۆڵون سەبکە ژیانە قەدیمە خۆیان فرامۆشکەن و ئیستە وابەستە بوون بە بایعی پارەی نەوت دەوڵەت وەکو جوجەڵەکانە ئەم پەلەوەرانە دەم بکەنەوە کە خۆراکیان پێ بدەن. ئەمە داستانێکە کە تۆ ئیشی ئەمە بزانن ئێوە بزانن شرۆڤەیە سیاسی ئەوە نییە کە ئێوە لە تەلەڤیزیۆنەکانە ئەیبێنن هەر زەریدگیانێک ئەدۆزنە و تێرنی ئێژن تۆ شرۆڤە کارە سیاسیت بێ قسە بکە. شرۆڤە کارە سیاسی بوون ئەووەڵەن شغڵێکی 24 ساعەتەی فول تایمە کە تۆ بە پێچەوانەیە ئەخبار کە دەرمۆردە سلیبریتیها و پابلیک فیگورەکانە سیاسی قسە ئەکا و خەبەرەکان فقط نەقڵەکە، تۆ بە هەبوونە دانشێک و خوێندنەوەیەک لە مێژوو لە مردم ناسی و لە ئەهداف و مەسائلێک کە لە ناوە جامعە اتفاقەکەوێ ئەتوانی بە ئیلتجای نگاهن سیاسی و نەزەرە سیاسیەکە هەسەد تەحلیلێ ئەوزاع بکەی. تەوجۆکەی ئەوانەی ئێوە ئەیوێنن مشت ئێمە تەرسەکەن تحت ناوە تحلیل خەریکن مردم بەرەو ئیلتجای ئەوەن کە ئەیوەن. خۆب ئیستە چه اتفاقی ئێشێ بکەفێ؟ ئیستە دەوڵەتە ئێرانی واردە فازێکی تر ئەوێت. خۆب دوای ئەوەی کە سەدام حوسێن توانی مردمەکەی عێراق کۆبکاتۆ کۆچیان با لە شێوەیەش زندگی عەشایری دەریان بێرێ، بیان تەکێنێ، بیان واتە ژێرە قیومیەتە یەک ساختار. دوای ئەوەی کە عێراقیان بۆ ژێر و ڕوو ئەکەن ناگەهن مدل عێراق مۆردە پەسەند نییە و ئێشێ ئەم سەدام حوسێنە کە ئیستە پەلە هاوێ و کۆیت ئەگرێ و واقعاً باوەڕی بووگە کە ناسیۆنالیزمە عەرەبی دەست پێ بووە، ئێشێ ئەم هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەبیە بکوژن و بۆیە حملە ئەکەنە سەدام حوسێن. سەدام حوسێن نەبێنەوەن. ئەمە دەوڵەتە ئێرانی ئێشێ واردە فازێکی تر بوێت. دەوڵەتە ئێرانی ئەساس ئەم دەوڵەتەی دیکەدایەن یاگە بۆ ئێران لەسرە یەکچت ئەوێسێت، ئەویش ئەمەسە تەمەدونە ئێرانی. ئێمە دەوڵەتە تەمەدونین، ئێمە دەوڵەتە ئۆرگانیکین، ئێمە دەوڵەت میلەتە ساختە نین. سەجاوادە تەباتەبایی ئێژێ ئێران مشکل است، سەجاوادە تەباتەبایی ئێژێت خەی لێبەر لەوەی کە مەفهومە ملت دروست بێت لە ئێرانە ئێمە بە سوورەتە ملت زندگیمان کردگە و نەمانزانیگە. خۆ ئەمە بە تۆ چی ئێژێ؟ ئەمە بە تۆ ئەمە ئێژێت کە ئەم ئومەتە کوردیە کە لە هۆز و خێڵ و تەوایفە جۆرا و جۆرن و بە زوانە جۆرا و جۆر قسە ئەکەن وەرێ لە یەک حوزەیە تەمەدونی و لە ژێری یەک کەنسەپتا بووبن، ئەمانە متەفەڕقەکرێن، شکڵ ئەدرێن لە ژێرە دەوڵەتێکە. ئەم دەوڵەتە ئەساسی لەسەر چییە؟ لەسەرە ڤیرچوو، شەهامەت، مەردانەگی و تەمەدونە هەزارەتە. پس لەگرا شتێ بە ناوە قانون، دموکراسی، حکوومەتە قانون موجود نییە، چون لە درێژەیی ئەم تاریخە کە ئەمانە نووساگیانەوە بەحسیەکەن مردمێ موجود نییە. تا دموکراسیە موجود بێت، تا مشارەکەتە مردمیە لە دروستکردنە شار، لە دروستکردنە مؤسساتە موجود بێت کە ئەمڕۆ ئەم مردمە نمودە خۆیانی تیا بێنەوە.
نه بە نەزەرە ئەمان یەک ساختارە استبدادی بووگە، یەک شخص پادشا بووگە، هەرکە مەیلی بووگە داینیاگە، هەرکە مەیلی بووگە لای وردگە، حتا شخصە وەزیری کوشتگە لە حەسەنەکە وەزیر و گرتگە تا ئەمیر کەبیر و قامە فراهانی. ئەم جۆرە دەوڵەتە چۆن ئیدارە ئەکرێ؟ ئەم جۆرە دەوڵەتە ئەو جۆرە ئیدارە ئەکرێ کە ئاغای پوتین ئیدارەکەن. ئاغای پوتین چۆن ئیدارەکەن؟ مردمە رووسیا هیچ وەخت نە دموکراسی باز بووگە نە قانون باز بووگە، مردمە رووسیا حەزەکەن بە نێرەکە لە سیاسی ئەحیای ئەمپراتوریەتە رووسیە. خۆ ئەم ئاغا ناتوانێت ئەم ژیانە مردمە رووسیە بواتە حەدا ئەمریکا ئیشی چی بکە؟ ئیشێ پەلامارە گورجستان بە، ئیشێ پەلامارە کوێ بە کەریمە بە، پەلامارە کوێ بە ئوکراین بە، ئیشێ بڕاتە سووریە پوتین داخەو من قدرتم و ناڵموگیانە باوکتان و باوک ساحیوتان دەرتێرم. ئیستامەوێتە چی؟ ئەجەب ئاغای پوتین نێرەکەر خاسیەکە. ئافرین ئافرین حەزی پێەکەین ئێمە خەڵکە رووسیا حەزی پێکەین. ئەی دەوڵەتە ئێران ئێشێ چه شکلی وێ دێخۆ نادرشای ئەفشار نەماگە، مەحموودە قەزنەوی نەماگە، تەیمور نەماگە، قوسرە و پەرویز نەماگە، ئێشێ کێ بێت؟ ساختارە سیستەمە دەوڵەتە ئێرانی لەسەر ئەساسە کۆڵەکەی شێعە و ئەم قدرەتە کە پێیداگە ئمڕۆ پەلی هاوێشتگە و دوای کوورشە کەبیر قاچیگەیگە بەیە خاو بە مدیتەرانە و ئەمڕۆ لە سەواحلە مدیتەرانە سەربازانە ئێرانی قەدەم ئەدەن لە سووریە لە لوبنانە. شەڕ پرۆکسی ئەکا دەوڵەتە ئێرانی، شەڕ نیابەتی، قتائب ئەحلاق، ئەسائب ئەحلاق، زەینەبیون، ئەزەهرا، پەکەکە، یەکێتی، پارتە دموکرات، کۆمەڵە دموکرات، ئەمانە گەشتی بەشە سپاها قودسە دەوڵەتە ئێرانی. ئەمە کێ دروستی کردگە؟ وە کێ دروسیەکە؟ وە کێ سەدام حسینی لە بەین برد عێراقی لە سینیە زەڕین دادەسە دەوڵەتە ئێرانی وەچوە دەرەوە یاڵەتە متحدەیە ئەمریکا. بۆچی؟ بۆ خاتری ئەوەی کە دەوڵەتە ئێرانی ئاخرین فازی ئەگۆڕێت کە ئیتر ئیعلام بکرێ سەرزەمینە ئێران ئیمپراتوریەتە ئێرانیە، نهادەکان نهادهای تەمەدونی ئێرانین مستەقەر بوون، تەواو بوو و ئیتر بە هیچ شێوەیەک لە بین ناچێ. بۆ خاتری ئەمە قشرێک لە طبقەیە ئۆلیگارشیان دروست کردگە کە تحت ناوە خصوصی سازی اختصاصی سازی و خصوڵەتی سازیان کردگە، ئەمانەی کە تحت ناوە سەرداران سپاهان. ئەمە سپاه پاسداران. سپاه پاسداران بریتی نییە لە نیرویەکی ئەسلحە بەدەست. سپاه پاسداران ئەمڕۆ ئۆرگانێکی نظامی اقتصادیە بە تەمامە منتەقە باڵی کێشاگە لە قوبادە تاڵەبانی و نەچیروانە بارزانی کارمەندە سپای پاسدارانە تا دکتۆرە ڕەوانشناس و متەخەسسە جەڕاحیە قەلبە بیمارستان و تا ئەسلحە ساز و تا شیمیدان و تا مهندسە عمران و تا ڕانندەی تراکتۆر کارمەندە سپاه پاسدارانە. و ئەوەسە ئەو ئیمپراتوریەتەی لە ژێرە ئەنستیتۆکانە یەهودیە ئەمریکایی ئینگلیسیە بۆ سەرزەمینە ئێمە دانریاگە و فەرازە هەڵەبجە یەکێک لەوانەسە و تێنە سەرە فەرازە هەڵەبجە. دکتۆر لوقمانە بەڵخەی ئەگە تەشریفتان هەست، مامۆستا دکتۆر لوقمان بێزەحمەت داوای کامێرا بکەن، پێم وا بە ئێوە لە دیبەیتەکە بوو نەزانم ماندوویشن و درەنگانە لای ئێوە، ئومیدوارم کە ماندوو نەبوو بن. ئەم مقدمە پێویست بوو بە خاترێەوەی سنگومەنە دیبەیتەکە دەرکەفێ. مامۆستا وەختتان وەخێر. سلام علیکم کاکمەمەندجان، ئەم کاتە باش بەختەوەر بێ. مەمنون. من ئەزانم ئێوە ماندوون، ئێوە لە نشستێکی تری شابوون، من ببەخشن مەجبور بووم قرتاندم. ئەنا ئەو مقدمەیە خیلی مقدمەیەکی توولانی بوو و زەوایای مختلفی گەرەک، وەڵبەتە ئەو مقدمە هاتن بۆ خاتریەوەی کە من گەرەکمە ئەمڕۆ لەسەر بەحث و لەسەر بۆعدێکا کار بکەم کە بۆعد سیاسیە داستانەکەس. بۆ بۆعدە سیاسی دکتۆر لوقمانە بەڵخەیی ئینسانێکی فەهمیدە، سوخەندان، دنیا دیدەوە، تەجروبەدارە. خەڵکە قەزای هەڵەبجە بووگە و اتفاقاتە هەڵەبجەی دیگە. لە کنارە ئەمە ئاگاهیەکی کاملی دەرمەوردە جەریاناتە سیاسی لە منتەقا هەست. لە کنارە ئەمە دکتۆر لوقمانە بەڵخەیی تا ئەوەی کە من ئەزانم، تا ئەوەی کە لە ڕفتار و گفتارە ئێوە دیارە هیچ ئیلتیجایەکی حیزبیت پێوە دیار نییە. یعنی من نازانم حیزبی هەنیان نیەن، بەڵام پێتۆ دیار نییە ماوەسا. بۆ بچمە سەر ئەمە
دەنگە من حتمما کەس بوو. کاک پەیمان قەتع بوو. باش ئێستا بەڵێ دەنگم تێت. بەڵێ کاک پەیمان لە خزمەتتم. خواهشەکەم من گەرەکمە بێمە سەر ئەم داستانە هەڵەبجە. جەنابتان ئەزانن کە بەرەی کوردستانیە و سەردەم حرەکەتە ئیسلامیە، ئەڵبەتە نیە لە ناوی بەرەی کوردستانیە و بزوتنەوەی ئیسلامی مەوجودە. ئیسە لە بەرەی کوردستانیە حەسکە، یەکێتیە وە پارتیە. حەزب شوعیش کەوا لە ئەولاوەوە خەبەردارە و هیچێک نایژێ. بزانە با من بێمە سەر داستانە حرەکەتە ئیسلامی. یە اتفاقی لەم سەرزەمینانە ئەکەفێت، یە اتفاقی ئەویش ئەمەسە کە قەرارە ڕەوایەتە ئیسلامی. بزانن ئێوە باشتر لە منەزانن ئەیگەر ئێمە قبولکەین من هەر نەقڵەکەم لەم تاریخە. ئیبن خەلدون ئێژێت دوای قورئان مهمترین معجزەی پێغەمبەرە ئیسلام متصلکردن، منسجمکردن تەوایفە عەرەبە سەرکێش بوو لە ژێری یەک مەتنە. با بێنە سەر ڕەوایەتە ئیسلام. ڕەوایەتە ئیسلام ئەسڵەن یەک ڕەوایەتە مشتەرەک نییە، بەڵکو دەیان شۆبە، دەیان باڵ، دەیان خانش و دەیان مەکتەبی تیا دروستکریاگە. بەنەوەیەک بۆ بربەرەکانی قودرەت فقط استفادەی ئەبزاری لێ ئەکرێت و بە هیچ شێوەیەک ناتوانێت قودرەتە مطلق بگرێتە دەستی. تەنیا تەجروبەی جمهوری ئیسلامی شیعە بوو. ئەوێسینەوە تا دکتۆر لوقمان تەشریف بێ. بەڵێ کاک پەیمان مامۆستا ئێوە هەر قەتع بێ نازانم بۆچی تەلەفۆنش دەکەن نازانم بۆ. ئومیدوارم کە قەتی نەکەن. ئێستا مامۆستا من گەرەکمە بزانم ئەوانەی کە دەخیل بوون لە جنایەتە هەڵەبجە و جینۆسایدە هەڵەبجە امتداد تەفەکورە سیاسیان. ئێوە مختارن هەر حیزبێک و هەر باڵێک بەحس بکەن لە ژێرە تەفەکورە ئیسلامیەتە بە حمایەت جمهوریە ئیسلامی، بە باڵەکەی بەدرۆ، بە باڵەکەی ئەو کاوراوا کوشتیان حەکیمەوە. بێنە سەری تەکلیفە ئەوان وەکو شیعە مشەخەسە. با بێنە سەرە ئەم بەرادەرانە ئەهلە تەسەنونە کە هاوکارن لەگەڵ دەوڵەتە شیعەیە ئێرانیە. بزانە مامۆستا لە سەرزەمینە ئێمە اتفاقی کەوتکە یەکێک لە کارەکانە دەوڵەتە ئێرانی بە شیعەکردنە مردمە، بە تایبەتی لە بەشە کوردەوار داگیرکریاک لەلایەن ئێرانەوە بە شدەت مردمە کاتە شیعە، بەری نادا و وڵی ناکات حتا نەیکاتە شیعە، یعنی ئەی کاتە بەسیجی ئەی کاتە شیعەوە هۆڤیەتی ئەگۆڕێ. با بێنە سەرە ئەم باڵە سیاسیانە کە تێناگراوە بازی ئەەکەن. ئەمانە بە کامە ئیلتیجاوە واردە ئەمەون و ئەم اتفاقە بزانە من ئەم سوالە بۆیە ئەەکەم و جنابتم هەڵبژات جنابەت 22 ساڵت بووکە و بە بڕوای من تەنیا مامۆستایەکی ئاینی بوون کە من لە کووردا ئەم دقیقە ئەیناسم کە جوامێری عداڵەتخوازی کوردبوونی بەشێکە لە ئیمانێک کە بە ناوی ئیمانی معنەوی و دینی بۆ خۆی تعریفی دەکاتەوە و هیچ شتێک کەلامی حەقی لێ ناگەڕێنەوە. مامۆستا فاجعەیە هەڵەبجە لەم کاراکتەرەی کە تۆ دروست کرد بۆ خۆت تەئسیری بوو؟ ئەگەر تەئسیری بوو چی بوو؟ تەوەجۆ ئەفەرموون منزورە من چی بوو؟ چون فاجعەیە هەڵەبجە دوای پاکتاوەکردنە کولەن داستانە هەڵەبجە لە بینبردنە شارە هەڵەبجە، ستراکچەرە هەڵەبجە، گۆڕینە خۆی مردمەکەی و دەرسێک کە بەما بەقیە ئەیدا، ناگەهان مەکاتەبە سیاسی شروع ئەکەن
بە بڕخواردن و ئاغازە شەڕەکانیان لە هەڵەبجەی دوای ساڵە 92 خۆ ئەم تاریخە ئێوە فێرە چی ئەکاوە ئێوە چیتاندی چون ئێستا ئێوە ئەوێنن کەسانێک لە ژێرە ناوە هەڵەبجە با من ئەمە تەکمیل کەم بزانم مامۆستا ئێژن شەهید چمکێکی ئیسلامیە با ئێمە بژین ئەم شەهیدە ئێمە گرتگمانە و بە تعبیرە وەتەنی بەکاری ئەوەین یعنی ئینسانێک کە بە ئیلتیجای وەتەن و خاک و کوژیاکە تۆجۆکەی وەختی تو ئێژی شەهیدانە هەڵەبجە شەهیدانە سەرزەمینێک و ئومەتێکن نەخانەوادەیەک ئەوەی کەسێک لە دەست ئەدا مردگی ئەمرێت و بە کوردی ئەوێت و مەردە ماوار وەختێ کەسێ باوکی لە هەڵەبجە دایکی لە هەڵەبجە شەهید بووگە ئەمە شەهیدە ئێمەس مردگە ئەوە ئەو ئەتوانێ بڕوا پرسەی بۆ دابرێت ئەمە لە مەقولەی شەهادەتی ئێمە ئەکۆڵینەوە نە ئەو تەوەجوە فەرمووی لەگرا وەلیە دەممان نییە ئەم کەنسەپتە ئەوڵەن کەنسەپتێکی ئیلاهیاتیە ڕەبتی بە دەستگای ئیلاهی و ئەگەر ئێمە هاوردگمانە و قەلب بە معنامان کردگە لە ژێرە مبارزاتە مۆدێرنا و لە چوارچێوەی وەتەنیا بەحسی ئەەکەین ئەوجار ئەمە ڕەبتی بە خانەوادەی هیچ کەسێک نییە باوکە کەسێک ئەگەر مردگە لە ماژەڕای هەڵەبجا مەردەی ئەوە شەهیدە ئومەتە کوردی بەسەر زەمینە کوردەوارە و ئەمە وەزیفەیە ئومەتە کوردیە کە لە شەهیدانە خۆی بکۆڵێتەوە ئەمیشمەوت لەبەر خاتری ئەوەی کە مشخصەن بفەهمین ئێمە گەرەکمانە بەرەو کوێ بڕۆین چون فرەژەڵە ژیاگی لەگرا مەوجودە و بۆ من جالبە شخصێ وەکو دکتۆر لوقمانە بەڵخەیی بە کامە مەسیراتێگەیگە 22 ساڵەیەکی گەنج لە دانشگا تێتە دەرەوە مەلایەتی ئەکا ئەڕوا فەقیهیەکە لە منتەقەیە بانە وەتێتۆ و یەک خانشێکی تری هەست سەبارەت بەم قەزایە کاک پەیمان ئەم بەشەی ئەخیری گوێم لێ نەبوو قەتع بوو ئێوە بفەرمونون لە هەر کوێکا کە فکرەکەم بە سوورەتە وازح من قسەکانم گەی مامۆسا لە هەر کوێکا کە ناقص بوو من ئێدامە ئەدەم بزانن دەنگی مامۆستا قەت بووگە مامۆستا بە احتماڵە فرە قەت بووگەوە تەلەفۆنی بۆ ئەکەن ئومیدوارم کە جوابە تەلەفۆنەکە بدەنەوە حەداقل کە ئیتر تکراری نەکەنەوە مامۆستا لوقمان من دەنگم کزەوێ ئەگەر ئێوە بڕۆنە دەرەوە ئێمە ماسەڵین تا مامۆستا دکتۆر لوقمانە بەڵخەیی تەشریف بێرن و ئێمە تەجروبەهای شخصیە ئەم ئینسانە مکەڕەمە گوێ بدەین کاک پەیمان بەڵێ مامۆستا فەرموون ئێستا تەسویتان هەست و دەنگتان هەست ببوورە بەشی ئەخیری کەلامەکەی جەنابەت قەتع بوو لای من لەکوێوە قەت بوو مامۆستا لەوەوە کە باسی بزوتنەوەی ئیسلامی ئەوانە کرد بزانن مامۆستا هەدەف من ئەمەسە گەرەکمە بزانم لە ڕوانگەی جەناب تۆ کەسایەتیە وەکو جەنابەت کە باوەڕێکی ئاینی و دینی و ئیمانی هەست بەدیتنە جەریانە هەڵەبجە بە وردیەی کە بەحست کرد بە پەیبردنە بە ماهیەتە دەوڵەتە ئێرانی بەوەی کە ئەڕۆیتە فەقیەگەری و تیتۆ یەک خانشێ پێیاکە بزانە ئەتفاقێکە لە هەڵەبجە ئەکەوێ ئەمەسە ئیدەیەک ئەلا ڕقم ئەم جنایەتەی کە ئەیوێنن زیاتر قەرقە هاوکاریەتە کە جنایەتکاران هاون بۆیە تۆ ئەوێنی یەکێتی گەورەترەوێ پارتی گەورەترەوێ حەسک گەورەترەوێ ئەحزابێک کە لە دڵ حرەکەتە ئیسلامی تێتە دەرەوە شوعەبە مختلف پەیاکەن پەلە بیشتر ئاهاوێن ئەمە دەرئەنجامە ئەو شێواندنە و بڕدانە سەکە تۆ لە هەڵەبجە ئەیوێنی ئەمما کەسایەتیە ساڵەم تێتە دەرەوە یا یە خانشێکی تایبەت بە دوای ئەم مەسیرە هەڵەبجە پەیاکە و من گەرەکمە ئەوە لە زوانە ئێوە بشنەفم
دەست خۆش بێ دووبارە سڵاوی خۆی گەورە لە جەنابت و لە ڕێزانی لایف و ئەو گوێگرانەی کە گوێیان لە دەنگی ئێمەیە. بێگومان کات پەیمان مقدمەیەکی جوانت شەرح کرد و مقدمەیەکی کۆمەڵێ دەرگات کردەوە کە ئەگونجێ لە هەر دەرگایەکیانەوە ئێمە تێبڕوانین و بەحسی زیاتری لەسەر بکەین و چەندین بابەتی گەرم و گوڕی زیاتری لەسەر باس بکەین. ئەوەی کە بەڕاستی من وەکو جەنابت فەرمووت، ئەوەڵەن من مامۆسایەکی ئاینیم و بینشێکی فراوانیشم هەیە لەگەڵ ئیسلام و لەگەڵ سیاست و لەگەڵ ئەحزاب و ئەوانە. ئەگەر من لە چوارچێوەی حیزبێکیشە کار نەکەم، بەڵام قەنەعەتم وایە سیاست بەشێکە لە دین و دین ئەتوانێ سیاستێکی دروست و جوان و ئەخلاقیانە بکات. کەواتە ئیسلام وەکو ئەدیانی تر و وەکو دینی مەسیحیەت و یەهودیەت و ئەوانە نییە کە تەنها کاری قیامەتی بێ، بەڵکو ئیسلام، ئاینی پیرۆزی ئیسلام دینی دنیا و قیامەتە، هەروەکو دینی عیبادەت و دەوڵەتیشە. لەبەر ئەوە کە دەوڵەتداری و پێگەکانی دەوڵەت ئەبێ لە ڕاستیدا سیاست بەشێک بێ لە پێگەکانی کۆمەڵگەیەک دروستکە و حکوومەتێک دروستکە لەسەر پایەی عەدل و قسط و دادپەروەری. بێگومان ئەبێ کە هەڵگرانی ئەو دینەش بینشێکی سیاسیان هەبێ و بزانن واقعەکان بخوێننەوە. من لە حقیقەتدا بۆ ئەو بەشەی کە جەنابت فەرمووت، من ساڵی 1970 پێش کیمیاوی هەڵەبجە بە ساڵێک، ئەو کاتەی کە حکوومەتی عێراقی دای لە هەڵەبجە و گەڕەکی کانی عشقانی تەقاندەوە، من ئەو کاتە جای پێشوە بزانم عەزم کردی کە فیرار بووم لە حکوومەتی عێراقی، مەجبور لە مامۆستا لوقمان، ئێوە دەنگتان قەت بووگە تەسویرەکەتان وێسیاگە. ئەگەر دەنگە من ئەویسن بەڵکم مۆبایلەکەتان ڕیستارتێک بکەنەوە. ئەگەر دەنگە من بکەیت مۆبایلەکەتان ڕیستارتێک بکەنەوە کە بتوانن بە باشی بەشدار بن. وەکو شتێ یا مۆبایلەکەتان داخی کردگە یا خەتە ئینتەرنێت خاوە، سەر لە نوێ ڕیستارتێکی بکەنەوە باش ئەوێت. ماوەیەکە وێسین تا دکتۆر لوقمان تەشریف بێرن. ئەزانم دەنگە من کز بووگە و ئەزانم کە بەردەوامی بە دەنگە کز بەعەسەوەیە کە دیبەیتەکە زەحمەتی بێ بۆ بیستن. بۆیە ماتەڵین تا دکتۆر لوقمان تەشریف بێرن. ئەگەر دەنگی من باشە، بێژن دەنگ باشە تا من بەردەوام بم لەسەر تەوزیحاتێک کە ئێشێبی دەم بۆ خاترەوەی سایەیە سکوت و فەزایە سکوت و بێ دەنگی حاکم نەوێ بە دیبەیتەکە. ئەوانەی کە دەنگە من ئەبیسن و من قەت نەبووگەم لە دیبەیتەکە، زاهرە منیش قەت بووگم، چوو من هیچ کامن تێ ناوێنم حرەکەت بکە. عجیبە. دەنگم تێت، زاهرەن دەنگ نییە. وەختتان وەخێر خەڵکە کوردەوار، امیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە دادگاهە 25 قیامەتیانە هەڵەبجە.
ئێمە خەریک بەرگوزاریە دادگاکە بووین کە فەیسبوک وەکو شتێ تووشی بحران بوو و ئەکسەریەت ئەوانەی کە لە ئوروپان دەستڕەسیان بە فەیسبوک نەما. من تەماسم کرد لەگەڵ سکاندیناڤی و سوێد و نۆروێژ و ئەڵمانیش، ئەوانیش نیان ئەتوانی لەوتکەنەوە بێنە ناو فەیسبوک. باشسوێت نازانم فەیسبوک ئەپدەیتی بوو هەر اتفاقی کەفت، ئێمە مەحروم بووین لە فەرمایشاتە دکتۆر لوقمانە بەڵخەی. ئەگەر تەشریفیان هەست مامۆستا دکتۆر لوقمانە بەڵخەی، امیدوارم کە تەشریف بێنن و ئێمە بتوانین بەردەوام بین، گەرچە درەنگانە و دێروەختە لە هەڵەبجە، و امیدوارم ئەو مشکلەی کە بۆ ئێمە بووگە بۆ ئەوانیش نەبێت، گەرچێ زاهرەن لە لای ئەوانیشا بوو و دکتۆر لوقمان مشکلی بوو لە بەرقەراریە ئەم دادگا. تا ئەوەی کە ئیشان تەشریف تێرێت، من نکاتێک مەترەح ئەەکەم و ئەوەی کە زەرورەتە دادگاهە 25 چ بوو. زەرورەتە دادگاهە 25 ئەوەسە کە من بزانم تەسیراتە جێنۆسایدە هەڵەبجە لە مرۆڤ سیاسیە کووردا یا مرۆڤێک کە ئێشێ سیاسی بێت چۆنە، چه تەسیراتێک دائەنێت و بەرەو کوێ ئینسانەکان ئەوات. بۆ ئیشانم هەڵبژارد بۆ خاتری ئەوەی کە معمولاً دوای انحسارە حکوومەتە ئیسلامی و دوای دروستکردنە چێهرەهای مختلف و ئیخوان المسلمین و پەدیدەهای عەجیب و غەریب، معمولاً ئەم تەیفە بەشە مەزهەبیە دەمکوتێکی شەدید ئەکرێن لەوەی کە نقطە نەزەراتە خۆیان بێژن. و بۆ من بۆ خاتری ئەوەی کە دکتۆر لوقمانە بەڵخەی بە ئینسانێکی سوخەنسەنج و نوکتەسەنجی ئەزانم، جالبە کە ئەو تەحولاتێک بەحسکا و ڕەوەندێکی تاریخی بەحسکات کە چه اتفاقێکە کەفێ خوێندنەوەی ئیشان سەبارەت بەم مەوزوعە بوێنم و احساسم کرد کە ئینسانێکن ئەتوانن و باوەڕمەندن بەو کەلامەی کە بەرقەراری ئەکەن و ئەتوانن خانشێکیان بە گوێرەی نەگاهە خۆیان بەرامبەر بەم مەوزوعە بوێت و بتوانێت کۆمەکێک بە ڕای گشتی ئەفکار عمومی و پابلیک ئاپینیۆن بکات کە بتوانێت ورتر، ڕوونتر و زەلالتر وەزعەکە ببینێت. ئەڵبەتە من لە مقدمەیەکە کە هاتم مقدمەیەکی توولانی بوو، من خرتم کردو و خڕم کردو و کۆتاهم کرد. ئەنا هەر ئەو مقدمە خۆی بەساتە سەدان ساعت دیبیت بووگە کە من لە دیبیت های جۆرا و جۆرا هۆنیگمەوە بەحسم کردگە و ئەوەی کە کاگاتە سەرەی زەرورەتە ئەم دادگاهە هەڵەبجە کە بە شوێنە ئەما ئێشێت اتفاقی لەم سەرزەمینە ئێمە بکەفێت و ئەوەی کە خوێندنەوەیە ئەم تاریخە چه زەرورەتێکی هەست و دۆریزینەوەیە ئەبعادە ئەم جینۆسایدە ئێمە بەکوێ ئەگەێنێت ئەوەسە کە داستانە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە یەهود جەهانی، دەوڵەتێک کە ئەربابانە ئەنگلە ساکسۆنی و دەستگاهای کلیسا و کەنیسە لەم سەرزەمینەدایە نیاگە، نەک لەسەر ئەساسە ئەوەی کە بەرەو تەغییر و گۆڕانکاریەک ئەڕوات کە ئەنهوو مردمێکیش موجودن و ئەم مردمە شعارە بە ئیستلاح ئەوەی کە تەرحێتە تحتە ناوە فعالیەتە جامعەیە مەدەنی و دروستکردنە دموکراسی و هاوردنە حکوومەتێکی سەکولارە قانونمەندە، بەڵکو ساختارە ئەم دەوڵەتەی کە دانریاگە کە ئەمانە کۆرپۆریشنن و بۆیە من وتم هەروەکو ئەوەی کە هانە ئارێنت هاتوو وتی ئەم ڕژیمە جەدیدانە فەلسەفەی سیاسی قەدیم جوابیان ناداتەوە و ئەلێکسی تویل وتی کە ئەم ساختارەکە لە ئەمریکا دروست بووگە تەکە دەوڵەتانە قەدیمە فەرقەکەوە ئەو هات کتێوێکی درێژداوێنی لەسەر دموکراسیە کلاسیک نووسا، هەروە ئەم دەوڵەت میلەتانەی کە بە سەرزەمینە کوردەوار و حاکم بووگن تەعریفە جەدیدیان گەرەکە. ئەمانە دەوڵەتە ملی دەرهاتگە لە ئێرادەیە ملیە هیچ ملەتێکی حاضر تحت ناو ملەتە تورک، ملەتە عەرەب و ملەتە ئێرانی یا فارس نەبووگن کە بێنە دەرەوە مؤسسات دروستکەن و لە قەبارەی دەوڵەت ملەتا دەربێن. بۆیە ئەمە تەعریفە خاسە خۆی گەرەکە، ئەمە ڕوانینە خاسە خۆی گەرەکە. بزانە ئەمەی کە لە دنیای جەدیدا کۆرپۆریشن بە عنوانە نووسینگە کۆمپانیە بازرگانی مەوجودە و ئەمڕۆ کەسانێکیش تحتە ناوە کۆرپۆریشن ناوە بڕێک لەم دەوڵەتانە ئەوەن لە واقع ئەساسە بنیادە
ئەوانەی کە تێن لە سەرزەمینە ئێمە لە ژێرە ناوە دەوڵەت میلەت و ناسیۆنالیزمە تورک و عەرەب و فارس و ئێرانیە شتێک دائەنێن لە ژێرە ناوە دەوڵەت دەرئەسڵ کۆمپانیە بازرگانین کە تێن سەرزەمینێک ئەکەنە چوار کوتۆ بەناوە تورکیە، ئێران، عێراق و سووریە و لەم چوار کوتەی کە کردگیانە تێن ئەساسە ئیدارەکردنی لە ئیلتیجای سیاسەتە خۆیانە دائەنێن. بنیادە ئەمە نەک دەوڵەتە ملیە، نەک نەیشن ئستەیتە و هیچ نەیشنێک ئەم ئستەیتەی دروست نەکردگە، بەڵکو ئێرادەیە ئەستعمارگەران ساحبانە کلیساوە کنیسە، ساحبانە ئەم گۆی زەمینە کە گەرەکیانە ئەم گۆی زەمینە بگرن ئەمانە دروست ئەکەن. پس ئەمانە دەوڵەتە ملیە هیچ ملەتێک لە مشت و مڕێکی تاریخیانیان و من ئاماژەم کرد بەو تاریخە. ئیستا ئەم دەوڵەتە بێدایک و باوکە حرامزادە و ئەمانە دروستیان کردگە و ئەم میلەتە نەبووگە ژەڵە ژیاگە و هیچ وەخت ملەتە ئێران و ملەتە عێراق و ملەتە تورکیە و ملەتە سووریە نەبووگە لە بەدڤە تەئسیسی و لە ئاغازە تەئسیسی و خۆیان قەبارەکەی بە تەفرەقە بەشەڕ بۆ معنادارکردنە ئەم دەوڵەتانە دەست پێ ئەەکەن و ڕیختە جامعە گەرەکیانە تەڕاحی بکەن بەها دروستکەن. بزانە خیابان نییە لە تورکیە تۆ قاچی تێبخەی ئاڵایە تورکیە بە ئەستێرەکە و بە هیلالەکەی تیا نەبێت، بەسەر دەرگای ماڵەوە بە دەمپایی و چوزانم بەقەی شەرواڵەکەت و بەقەی شۆرتەکەت و لە ناوە هەر ئیدارەیەکە پەرچەمێک وەسڵ کریاگە لەم هویەتە متەزەلزلە جەعلیە تورکیە. و ئەمما دەوڵەتە ئێرانی لە پشتە ئەدەبیاتە سۆفیانەیە فارسی، ئەویش ئەدەبیاتە سونیە سۆفی نە شیعیە سۆفی، لە مەولانا جەلالدینە بەلخی تا بایەزیدە بەستامی تا فەریدەدین عەتار نەیشابووری، ئەمانە گشتیان ئێشێ بە ئیستلاح تەسەوفە سونی نەوشتەون. ئەلبەتە ئەگەر ئێمە قبول بکەین ئەم متونە موجودە و ئەم متونە ئوسوولەن بەو دەورانە ئەخوا و ئەو دەورانە ئەوەسەکە کولەن ئەخواتە منتەقەی ماوەراء النەهر و ئەخواتە منتەقەی تاجیکستان و قەرقیزستان و قەزاقستان و سەمەرقەند و بخارا و بەڵخ و ئەفغانستان بارێ کە تێنە سەر ئەوە. ئەڵبەتە ئەمە اتفاقێکە مهمە ئێمە بیفەهمین ئەمەسە ئەنچێ لەم سەرزەمینانە اتفاق ئەکەفێ بۆ خاتری معنادانەوە بە ئەم چوار نووسینگەسە تەوەجۆ بکەن. هەروە کە هەنە ئەڕێنت وتی دەوڵەتە ئاڵمان، فەشیستە ئیتالیا و نظامە ئستالینیستیە شەوروی لە تەعاریفە فەلسفەی سیاسی ناخونجێن و بەمانە ئێژن نظامە تۆتالیتەر. هەروە کە ئەلێکسی تویل وتی انقلابە ئەمریکا لە چوارچێوەی دەوڵەتانە تا ئەوڕۆیە دنیا ناچەسپێت و کتاوە دموکراسی نووسا. ئێمە لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ وتمان دەوڵەتانە تورکیە، سووریە، عێراق و ئێران لە چوارچێوەی دەوڵەت ملەتە ناسیۆنالیستی بەرخاستە و هەڵسیاگە لە ئێرادەیە هیچ ملەتێک نین، بەڵکو نووسینگەن وەکو کۆمپانیە ڤیرجینیایە کە ئەچێت ئیاڵەت متحدەی ئەمریکا ئەگرێ و شارە جێمستاون دروستەکە، کۆمپانین وەکو کۆمپانیە هێندە شەرقیەک کە باڵ ئەکێشێت بەسرە هندوستان و بەشێک لە چینە بە ماوەی 300 تا 400 ساڵ و ئەستعمارە چڕوپڕە 250 ساڵە بەسەر هندوستان ئەم کۆمپانیە هێندە شەرقیە دائەنێت. ئێران کۆمپانیە و ناوە کۆمپانیە ناسیۆنالیزمەکەی ئەساسنامەی کۆمپانیە، تورکیە ناوە کۆمپانیە، عێراق ناوە کۆمپانیە، سووریە ناوە کۆمپانیە. ئەلبەتە جەمعیەتی بۆ کۆچەدەن، جەمعیەتی بۆ دروست ئەکەن، قیەمی بۆ دروست ئەکەن، پەرچەمی بۆ دروست ئەکەن. ئەمەی کە پەرچەم دروست ئەبێت، پەرچەم مەحسوڵی ئینقلابە فەڕەنساس، بە پەرچەمە سێ ڕەنگەکەی ئینقلابە فەڕەنسەوە ئەکسەریەتە پەرچەمەکانە دەوڵەت میلەتەکانە جەهان پەرچەمە سێ ڕەنگە بە تەقلیدە لە ئینقلابە فەڕەنسا، چون
مدعية كإنقلاب فرنسا ساختار قديم الروخينت ونوعي كتر لحاكمية تيري كليو دوا أبيت بكوبي برداريك ولا سطوح الجهانة أكريت كواتتين لجيرنا وبرشم إيراني برشم عراقي برشم تركي وبرشم السوري خلق دن وكشت كشت أجرن شهيد سازي كان أما منطقة لني وأحزابك شاك أو أندروسي أكن بيروي أكري وكو باكاكا وكو كومالا وكو ديمقراط وكو یەکێتی وەکو ئەحزاب ئیسلامی شەهید سازی دەست پێ ئەکات دەست پێ ئەکا هەروە کە شەهید سازی بۆ پەرچەمە تورکیە و ئاڵای تورکیە شەهید سازی بۆ ئاڵای ئێران شەهید سازی بۆ ئاڵای عێراق و شەهید سازی بۆ ئاڵای سووریە دروست ئەکرێ چ لە جەنگە داخڵیا چ لە جەنگەتە کە دوژمنانە فەرزیە چ لە جەنگهای سنووریاتەکە یەکتریا کە ئەوجە ئەم شەڕە ئەگاتە شەڕ دوو کۆرپۆرێشنە ئێرانی و عێراقی یەکێکیان لەژێرە ناوە شعارە فتح الفتوح وقادسیەیە دووەم یەکێکیان تحت ناوە شعارە مەزلومیەتە حوسێن و بەرقەرارکردنە حکوومەتە عەدڵ عەلی بەرجەهانە و ئەم دووە ئەدەن لە یەکتری و دەرەنجامەکەی مەعنا و مەفهوم پەیداکردنە عێراقیەت و ئێرانیەتە لەم وەسەتە عێراق کڵاوەچێتە سەری لەم وەسەتە عێراق بە عنوانە هەیکەلە ناسیۆنالیزمە عەرەبی و شەخصە سەدام حوسێن محکومە بە مەرگ ئەکرێ و ئاخرین بزمار بەرتاوبووتە ناسیۆنالیزمە عەرەب بە مەرگە سەدام حوسێن ئەدرێت و ناسیۆنالیزمە عەرەب هەتایە فرامۆش ئەکرێت با بزانن ئەوەی کە ئەمڕۆ تحتە ناوە نەهلەهای جۆرا و جۆرە ئیسلامی چێت تەلاشێکە دەڕاستایە نابودیە مەتنێک کە هەر کەسێ هاوردگیسی ئێوە هەر باوەڕێکتان هەست مەسهەبین معتەقدن وحی خوداوەندە قەیرە مەسهەبین معتەقدن کە دروستکریاگە و دەستکردە و هاوریاگە یەک ڕەوایەت لەم مەتنە مەوجود نییە و ئەم مەتنە کریاگەسە هەزاران پارچە ڕەوایەت و هەر کەسێ بەرداشتە خۆی تحتە ناوە فەلسفەی خۆی فرۆشتە دەسەوە ئاغازە دەخاڵەتە ئەم داستانە لە سیاست و لە ئیدارەکردنە سیاسەتە ئەگەڕێتەوە بۆ تئۆریزەکردنە خلافەت ڕەسالەت و سوڵتانیەیە ئاغایە ماهوردی چەند سەد ساڵ دوای مەرگە پێغەمبەرە ئیسلام و بەرقەرارکردنە حکوومەتە زاهرەن عەباسیانێ کە موجود نەوکە خب ئێمە کە بە ئەم تاریخە ئەڕۆین ئیستا ئێشێ بفەهمین ئێمە بۆچی قەرارە نابود بکرین میراسە تاریخیمان لەبەین بچێت فەرهەنگمان لەبەین بچێت زەخایرە مەفاهیمیمان لەبەین بچێت ئاسەوارە تەمەدونیمان لەبەین بچێت زوانمان سەقەت بکرێت زاکرێ تاریخیان لەبەین بوون تا ئەوەی کە ئێمە بە ئوفقێ بنوارین و ئاسۆیەک بنوارین کەم ئاسۆ نادیارە دیارەکەشی وا لەسەر ئەمە ئەوەی کە ئەساسە دەوڵەتە ئێرانی دانیاگە و گەرەکیسی لە ژێرە ناوە دروستکردنی جامعەیە مەدەنیە ساختە دروستکردنە ئادرسە ساختە بۆ جەمعیەتێک کە شکڵی نییە قەبارەی نییە کمیونیتی نییە جامعە نییە و کۆمەڵگانیە بەرەو مەسیرێک بیوات لە ئستیسالە ئەم مردمە لە کاولیە ئەم مردمە لە بێدەسەڵاتیە ئەم مردمە لە بێقیەمیە ئەم مردمە لە نەبوون ڕیشەیە ئەم مردمە اتفاقێکە کەفێ ئەو اتفاقە ئەمەسە تەمەدن ئێرانی و ئێرانیەت عەزەمەتێکی تەمەدن محورە و بە دومباڵە شوجاعەت و مەردانگی و دروست ئەکرێت و ئەمانە ئێشێ ئایندەی ئەم سەرزەمینە بە شێوەی ئیمپەراتۆریەت دابڕژێنن هەر بۆیە سەدام حوسێن کە ئەخرێتە ناوە منگنەوە و ئەدرێ لە سەدام حوسێن زعیف ئەکرێت تا ساڵ 2003 کە شەرایەت مهەیە ئەکا لەسەر و قڕۆڵی ئەکەن بە حکوومەتە هەرێم بە جەواسیسە داخڵی ساڵە 2003 ئەو کارەی وا جمهوری ئیسلامی نەیتوانی بیکات وەختێک ئاغایە بەنی سەدر لە خاتراتە خۆیان تعریفە کاتەوە حوسێنە دەهباشی ئێژێ یاسر عەرەفات هاتە تاران بە ئێمەی وت ئەگەر ئێوە فکرەکەن وڵاتانە عەرەبی ئیجازە ئەدا سەربازە ئێرانی قاچ بخاتە ناوی شاری بەغا ئیشتبا ئەکەن و وڵاتانە عەرەبی ئەمە تەحمل ناکەن بەدەسە ئامریکا نەخەڵەتین ئەو کارەی وا دەوڵەتە جمهوری ئیسلامی نەیتوانی بیکە یاڵەتە متحدەی ئەمریکا لە ساڵە 2003 کردی عێراقی لە سینەیەکی زەڕینەوە دادەسە ئێران خولەفاء ئێران نەمایەندەگانە پرۆکسیە
سپاه پاسدارانە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتی یەهودە ئانووسی ئیدارەی عێراقیان گرتە دەسەوە. بەشەکانە ترە سپای پاسداران، یەکێتیە نیشتمانی، اتحادە میهنی، پارتی دموکرات و کوردستانە عێراق، پەککە، ئەحزاب ئیسلامی، تەمامە ئەمانە وە کۆمەڵە و دموکرات، تەمامە ئەمانە بەشەکانە سەپاهە قۆدس خەریکن، پەلا هاوێن زەمینە فراهەم ئەکەن بۆ گوستەردەگیە ئیمپراتوریەتە جوولەکەی ئێرانی. لەم ڕاستان ئەشێ تەمەدونە کوردی، مەفهومە کورد، ئینسانە کوردی، فەرهەنگە کوردی و میراسە کوردی بە تەورە مطلق نابود بکرێت. ئەمە سەراقازێ بوو کە من بەحسم کرد و ئێوە لە ئایەندە ئەوێنن چون هیچ ساختارێک لە ناوە ئەم کۆرپۆریشنانە کە من ناوم نییە، کۆرپۆریشن و مستەڵەحە کۆرپۆریشن پێیان ئەخوا و دەوڵەت نیەن، چون هیچ بەشێکی هیچ مردمێکی ڕیشەدار داینە نیاگە، دەرنەتیجە هیچ وەخت ناتوانێت بە ئیلتیجایەکە بڕوا کە مەسەلەن ئیاڵەتە متحدەی ئەمریکا چووبە، هیچ وەخت بەڵکو ئەمانە یەکسری مەفاهیم ئابستراکتن کە ئیدارەکانیان وا لە ژێرە دەسە مەفهومێکی ئابستراکتەر بە ناوی دەوڵەتە و ئەم دەوڵەتە ئەگەر لە یەک بپاشرێت ئێرانیەتێ، تورکیەتێ، عێراقیەتێ و سووریەتێ نامێنێت. هەر بۆیە مەرحەلەیە بەعدی نەک گەرقەراریە قست و عیداڵەتە، مەرحەلەیە بەعدی گەڕاندنەوەی عەزەمەتە و مراجعە بە گوزەشتە. هەروواکە ئەساسە ئەکسەریەتە ئەم ئەحزابە ئیسلامیە گەڕانەوە بە نەسە قورعانە و گوزەشتەی پڕ ئفتخارە ئیسلامە، ئێرانیەکانیش تورکەکانیش گەڕانەوە بە گوزەشتەی پڕ ئفتخارە تورکیەت، ئەتیلا، تەموچینە چەنگیز، کوورشە کەبیر و خەشایار شاهە. ئەمە حضور عنصر کوردیت و تمدن کوردی لەم سەرزەمینە بە شدت مزاحم ئەوێنی لە بەرامبەر خۆیان. خب من ئومیدوارم کە دکتۆر لوقمانە بەڵخەیی تەشریف بێنن، وەلی متعسفانە و کوشتێ تەشریفیان نەهاورد و ئەو معزەلەی کە بۆ ئێمە بوو بەرقەرار بوو. بۆ من جالب بوو کە بزانم هەڵەبجەیە کە هەڵ ئەبژێرێت و هەڵەبجەیە کە جینۆساید ئەکرێ و مردمێک کە لە هەزار سەمت و سووە خوی ئەگۆڕی، ئەخلاقی ئەگۆڕی، شخصیەتی لەدەسەدا، تعلقی لەدەسەدا، بنەمایە لەبین ئەچێت چۆن ئەنوارنە مەسئلەیە سیاست، چۆن ئەنوارنە مەسئلەیە ئیجتیماع و کۆمەڵگا. داستانە هەڵەبجە و جینۆسایدە هەڵەبجە چی بە ئەم مردمە کرد؟ ئەم مردمە چۆن گەرەکیان بوو ئەم زام سەختە قەرەبوو بکەنەوە؟ ئەمە بوو بەهۆی ئەوەی کە سیاست گوریزی تحت ناوە حیزب لە ناو مردمە هەڵەبجە دروست بوێت. ئەمە بوو بەهۆی ئەوەی کە مردمە هەڵەبجە دەسە جنایەتکارانیان بۆ ڕوو بوێت و سعیکەن داڕشتنێکی تازە بکەن لە ڕوانینە بە جەهان بە خۆیان و بە اتفاقاتێکە کەفێ. یا نەخێر تەأسیراتە ئەم جینۆسایدە توانی گێسی ئەم مردمە سڕکە و هەروواکە لە جەولە و تۆپتۆپێنەکانە ئوردوگایە ئێران تا برسێتی، تا دزی، تا لە بینچوونە قیەمە ئەخلاقی، تا بێهۆویەتکردن، تا بێحقوقکردن و بێمافکردن، تا گەڕانەوەیان و قەرزاربوونە بە سەدام حوسێن، تا فڕەدانیان لە ناوە وردوگا، تا قاچاقبوونە لە سەرزەمینە خۆیان، ژیانە بە قاچاقیکردن لە ناوە ماڵەکانە بە دەیان نەفەر زندگیکردن. ئەم مردمەی کولەن بەرەو ئەو مەسیرە بردگە کە ئەمانە گەرەکیان و هدایەتی بکەن و بردگیسی. متاسفانە دکتۆر لوقمانە بەڵخەیی ناتوانێت بەشدار بێت تا ئەم دقیقە و متاسفانە ئێمە کەسێک بە ناوی هەڵەبجەیی کە قەرار بوو ئەم سوالانەی لێ بکەین ئەمشەو بەهۆی مشکلاتە تەکنیکیە فەیسبوک نەیتوانی بەشدار بێت. ئەگەر کەسێکی تر گەرەکێسی لەم سەمت و سووە قسە بکە و فکرەکە شتێکی وافێ با بفەرموێت و بەشدار بێت تا ئێمە نیم ساعتێکی تریش بەردەوامی کەین و لێو دوا بۆ خاتری ئەم هەڵەیە تەکنیکیە دادگاهە 25 دووبارە سەر لە نوێ یا 26 بەڕێوە بین بەیانی.
زاهرن کەس گەرەکی نییە بەشدار. خۆ با من بیگەێنم بە نەتیجەیە حداقل. بزانن ئەوەی کە من مەترحم کرد لە مقدمە و ئەم دادگاهە قیامەتیانە هەڵەبجە ئەتوانێت سەرەتایە ئەم داستانە بێت کە ئومەتە کوردی بیری لێ بکات و دوایەوەی کە حکومەکانە خۆیەدا ئەمەسە کە داستانە ئێرانیەت ئەکسپایر بووگە، داستانە تورکیەت ئەکسپایر بووگە، داستانە عێراقیەت ئەکسپایر بووگە و داستانە سووری بوون ئەکسپایر بووگە. ئەگەر مردمانە سەرزەمینە ئێمە هان بە شوێنە بەختەوەریۆ هان بە شوێنە هەبوونە دەسەڵات و فکر ئەکەن ئەحیانەن ئەمە لە ڕێگەی حکوومەت و ئیمکان پەزیرە ڕەوایەتە ئێرانی بە تەوڕە مطلق بۆ مردم شکستی خواردگە. داستانێکی نییە ئیتر ئیلا ئەوەی کە من وتم، ئیمپراتوریەتێک دانین و شێوەی ڕازیکردنە مردم لە فەتح الفتوحکردن و بە کەنارەکانە مەدیتەرانە گەیشتن بووە نەبەرۆ ئەو مردمەی کە بە زاهر ئەحساسەکە ئێرانیە یا شێعەس یا هەرچیەکە. ئەمە ئەگەر کەسێ فکرەکات کە حکوومەت قرارە بۆ ئەو بەختەوەری بێرێ، سعادەت بێرێ، کەرامەت بگەڕێنێتەوە لەم مەسیرە نییە و تۆ هیچ وەخت لەم مەسیرە بە ئەو جێگە ناگەی ئیلا ئەوەی کە تۆ مشارەکەتە سیاسی بکەی. مشارەکەتە سیاسیکردن تۆ و هەڵگرتنە هەڵوێستە تۆ و دەست هەڵدان یەک ڕێگەی هەز، ئەویش گۆڕینە داستانە، گۆڕینە ئەم چیرۆکانەسە، گۆڕینە چیرۆکە عێراقە، چیرۆکە ئێرانە، چیرۆکە تورکیەس و چیرۆکە سووریەس. ئەمە تەنیا ڕێگەیەکە کە مردم نمود پێیاکا لەم سەرزەمینە و ئەمە تەنیا ڕێگەیە مەوجودە کە ئەتوانن ئەمانە بەشداری تیا بکەن. ئەو ڕێگەیش ئەمەسە، داستان حکایەتە کوردیەتە و ئەو مێژووە مستەتەرەسە کە ئێمە ناو دڵ کولتورە بەرپەنگدریاگە دەمکوتکریاگە سڕکریاگە ئەم سەرزەمینە دەرمان هاوڵ. تەنیا ڕێگەیەک کە بتوانێت ئەم مەسیرە بشکێنێت ڕەوایەتە جەدیدە و ڕەوایەتە جەدید هەمان ڕەوایەتە ئەسڵی سەرزەمینە کوردەوارە کە مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خۆنی گیسیوە کاری لەسەرەکە و ئەی باتە بەرەوە. بارسوورەت زاهرەن فەیسبوک کانەکشنەکەی فرە خراپ بوو. زاهرەن فرە کەسێک لە کوردەوارە و لە کوردەواری داگیرکریاگە لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی و ناتوانێت بەشدار بێت. هەر بۆیە ئێمە ئەم دیبەیتە محاولەکەین کە تەواویکەین و ئیدامەی نەدەین تا بتوانین لە شەوانە داهاتووە لە شەرایەتێکی باشتر و ساق و سەلینترە ئیدامەی بدەین و بەردەوامیکەین. لای ئێوە خۆش.